نەوەی نوێ لە بەردەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە خاڵە بەهێز و لاوازەکانی بۆ هەڵبژاردن چین و دەرفەتەکانی بەردەمی چی ئاشکرا دەکەن. لا درێژەی شیکاریەکان بۆ دۆخی لایەنەکان لە هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستان ناوەندی شیکاری ستاندەر ئەم جارە قسە لەسەر دۆخی جوڵانەوەی نەوەی نوێ دەکات. نەوەی نوێ بە دروشمی درۆ دەکەن ئەم جارە بۆ دووەم جار بەشداری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کردووە وە خۆیان دەڵێن چاویان لەوەیە یەکەم بن، بەڵام دۆخەکە شتێکی دیکە دەڵێت. ئەوەی بۆ تا ئالانگاری لە بەردەم ئەو هێزە هاتنە پێشی دوو لیستی نوێیە کە بەرەی گەل و ڕەوتی هەڵوێستە. هاوکات ئەو دۆخەی لە هەڵبژاردننی کەرکووک دووچاری بوون کە بانگەشەی یەکەم بوونیان دەکرد دواتر نەیانتوانی کورسیەکیش بهێنن. بە پێی لێکدانەوەکان هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق نەبوونی بەدیلی دیکە دەرفەتێکی زۆری بۆ نەوەی نوێ دروست کرد بۆ هێنانی نۆ کورسی لە پەرلەمانی عێراق. خۆ ئەگەر بازنەکان لەسەر ئاستی پارێزگاکان بواە کورسیەکانی زیاتریش دەبوو. خاڵی لاوازینەوەی نوێ وەک زۆرینەی لایەنەکان لە دووهۆکە سەرەڕای ئەوەی یەکێک لەو زیندانیانەی بادینانی کاندید کردووە، بەڵام هێشتا ئاسان نییە تێپەڕاندنی بربەستی بادینە بەهۆی زۆری ئەو لایەنانەی لەو سنوورە کێبڕکەی لەگەڵ دەکەن. هەرچی هەولێر و سلێمانیە نەوەی نوێ تا ڕادەیەکی باش پێگەی خۆی جێگیر کردووە دەتوانێت بەشێک لە کورسیەکان بۆ خۆی یەکلا بکاتەوە. هەرچی هەڵەبجەیە بەهۆی چڕی ململانەی یەکێتی و ئیسلامیەکان لە سنوورەکە ئاسان نییە بتوانێت لەو سێ کورسیەک بە ئاسانی مسۆگەر بکات. ئەوەی خاڵی بەهێزی حیزبەکەیە پێگەی خۆی لە ئۆپۆزیسیۆن پاراستووە، دووچاری هەڵەی ستراتیژی نەبووە کە نەیارەکانی دژی بەکاری بهێنن. هێشتا کەناڵی میدیای حیزبەکە ڕۆڵی بەهێزی لە ئاراستەکردنی دەنگدەران هەیە. نەوەی نوێ بەلایەنی کە مامانجێتی دەنگی یەکەمی ئۆپۆزیسیۆن بهێنێت. بەپێی هەندێک زانیاری دەیانەوێت بەلایەنی کەم 15 کورسی خولی داهاتووی پەرلەمانی کوردستان بۆ خۆیان مسۆگەر بکەن.